مرۆڤ بۆ ڕزگارکردنی زەوی لە گازە زیانبەخشەکان زیاتر لە ڕابردوو هانایی بۆ تیشی خۆر بردووە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئایا دانانی پرۆژەی سۆلار و تیشکی خۆر تاقەشەمسی لە هەرێمی کوردستاندا چۆن دادەنرێ، چۆن کاری پێدەکرێ؟ ئەو تێت ئەگەر بوونی تیشکی خۆر و وشکە ساڵی چەندین گرفتی گەورەی هەبێ، ئەوە بۆ دانانی پرۆژەی سۆلار واتە دەستکەوتنی وزەی خۆر لە تیشکی خۆرەوە سوودێکی ئێجگار گەورەی هەیە. تا چەنە ئەمە بە کللتور کراوە لە هەرێمی کوردستان. ئایا هاوڕاتیان چۆن دەتوانن دایبنن سوودی لێ ببینن بۆ دەستکەوتنی وزەی کارەبا؟ لەسەرم بابەتە گرنگە بن کۆڵکاریەکەین. لەگەڵمان بن. بە دوو شێوەی سەرەکی وزە لە خۆرەوە دەگاتە سەرزەوی، یەکێکیان بە شێوەی گەرمی و ئەویتریش بە شێوەی تیشک. هەروەک دوو جۆری سەرەکی سیستەمی وەرگرتن لە وزەی خۆر هەیە. یەکیان بە قەتیسکردنی وزەی گەرمی خۆر کە بۆ گەرمکردنی ئاو و وێزگەی هەڵمی بە وزەی خۆر بەکاردێ. جۆری دووەمی سوود وەرگرتنیش تیشکی خۆرە کە بە سیستەمی کارۆتیشکی ناو دەبرێ. سیستەمی PV فۆتۆڤۆلتیک سیستەم ئەو جۆرەیان کەوا زۆر بڵاو و بازرگانیە، وەگەوانەی دەیبینین کە لە ماڵان و دام و دەستگا ئاهلی و حکومیەکان بەکاردێن. دەتوانین بەسەر دوو جۆری سەرەکی پۆلێنی بکەین. یەکەمیان لەگەڵ تۆڕی کارەبای نیشتیمانی بەستراوە، دووەمیان دانانی سیستەمەکەیە بەسەر بەخۆیی، واتە تەنیا بۆ ماڵێک گیان هەر شوێنێکی تر کە ئەو جۆرەیان نابەسترێتەوە بە تۆڕی کارەبای نیشتیمانیەوە. کات نزیکی ئێوارەیە هاتوومەتە گەڕێکی موفتی لە شاری هەولێر. ئێرە ماڵی ئەندازیار زیادە کە پسپۆڕی بواری میکانیکە و شارەزای دروستکردنی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەشە کە بڕیار وایە لە بەرنامە و پرۆگرامیکی دیکەی تایبەتی کوردستان 24 بەم بەهرە تایبەتی ئاشنامان بکات. کە هاتم مۆلیدەی گەڕەکەکەیان کاری دەکرد، بەڵام ئەو پێی وتم کەوا بەدەر لە کارەبای نیشتیمانی کارەبای ماڵەکەی لە ڕێگەی سۆلار و تیشکی خۆرەوە دابین کردووە. تەنیا ئەو دوو سەرچاوەی هەیە. پێکەوە بەڕێ دەکەوین بۆ شوێنی دانانی پاتری و ئینڤێرتەرەکان. باسی دەکات کە چۆن توانیوێتی بڕی 20 ئەمپێری کارەبا لە تیشکی خۆرەوە بەدەست بهێنێ کە لە هەمان کاتدا بەستراوە بە تۆڕی نیشتیمانی کارەباوە. تا چووینە سەربان و شوێنی دانانی پانێڵەکان کاتی بانگی پیرۆزی ئێوارە بوو. ئەوە دیارە ئەم کارەی نەک بە تەنیا بۆ خۆی بەڵکو بۆ چەندین کەس و خزمی بە هەمان جۆر دایناوە. بیرم لەوەی کردەوە کە سیستمی وزەی خۆر بۆ ماڵی خۆم دابین بکەم بەدەستی خۆم، ینی بیبەستم و هاوردەی بکەم و لەبێ کارەبایی باڵێن کارەبای پچر پچر ڕزگارم بێتم و بە فعلی مانجی 4 2020 سیستمەکەم دامەزراند و لەو کاتەوە هەتا ئێستا دوو سەرچاوی وزەی خۆرم هەیە، وزەی کارەبام هەیە لە ماڵەکەم، وزەی خۆر و کارەبای نیشتیمانی. پێویستم بە هیچ سەرچاویشتر نەبوو بۆ دابینکردنی کارەبای ماڵەکەم. واتە هێڵی مۆلیدەی گەڕەکە نییە؟ بەڵێ ساڵێک و 6 مانگە زیاتریش هێڵی مۆلیدەی گەڕەکم نییە. زۆر باشە. وتت بەدەستی خۆت ئەشیاکانت دێنە کەلوبەلەکان؟ بەڵێ هاوردەکەوە لە سین. لە سینەوە داوات کرد؟ بەڵێ. ویان ناردی؟ زۆر باشە. بەناردن بە بەستنی و بە هەر شتێکی دیکە تێچۆکەی چۆن بوو؟ وەکو وتی خۆم بەستومە و شارەزا. بەخۆی ئەگەر خۆت بیهێنی و هاوردەی بکەی و خۆت بیبەستی لەوانەیە تێچووی لەگەڵ بازار جیاوازبی، چونکە ئەکید بازرگان گومرگ و ئەو شتانە دەدا با بڵێن قازان دەخاتە سەری. بەڵام ئەگەر وەکو معدل بە تێکرا وەرگرین لە بازار بۆ 1 کیلۆوات لەوانەیە 800 دلار تەکلیف بکە. 1 کیلۆوات واتە بڵێن 4 ئەمپێر بە زمانی بازار و ئەوانە. بۆ 5 کیلۆوات تقریبا 4000 هەتا 5000 دلار لە بازار تەکلیفت دەکات بۆ دامەزراندنی. تۆ چەندی تێچوو ئەوەی ماڵی خۆتان؟ ئەوەی خۆم ناڵێم ئەگەر بە سافی لەوانەیە نزیکی 3000 تا 3500 دلاری تێچووە. هەرەوەندا چەند ئەمپێر تێهاتێ؟ 20 ئەمپێرم دەداتێ. بەڵام ئەمە ئەوانی کە زیاتر شارەزانە با بڵێن لە بواری کارەبا و ئەندازیارەکان دەزانن
کە پاوەەر یان وزە بە ئەمپێر پێوانە ناکە بەڵام بۆ زمانی خەڵک بۆ زمانی خەڵکە بەڵام بۆ پێڕی مەلیدەی گەڕێکم هەیە تۆ چەند ئەمپێری وزەی با زیاتر وردبین لەبەر هەندێک ئەم دەمێ بچینە ناو مۆزوعەکەی کە دەڵێ 6 ئەمپێری مۆلیدەی گەڕک ئەگەر ڤۆلتەکەی قیاس بکەیت 180 ڤۆلتە کەواتە 6 ئەمپێر نییە وەکو پاوەەر لەوانەیە 4 ئەمپێری ئەگەر حسابیەوە کەس کە ڤۆلتەکەی نزمە بەڵام ئەوە 220 ڤۆلتی ڕێکت دەداتێ 5 کیلووات واتە 20 ئەمپێر با بڵین لە هەموو کاتەش ئەو 5 کیلوواتت ناداتێ لەو کاتانێک کە ڕۆژ لە دەرەوەیە دەوری با بڵین سعاتدا هەتا سعات 4 بە سافی دەتوانانی 5 کیلوواتی ئیسیفادە لێ بکەیت بەڵام لە کاتەکانی تر وردە باڵین بەیانیان زیاد دەکا دوای عسریش وردە کەم دەکاتەوە تا دەبێتەوە سفر باشە وەرزەکان بۆ تۆ بۆ پێی ساڵێک و 6 مانگە سوودی لێبینی بۆ تۆ فەرقی کردووە ئەو زێکە دەستەکەوێت بۆنە لە هاوینە چەنێکت دەستەکەوێت لە بەهار لە زستانەکە ئاکرێ بڵین جەوێکی هەوراوی و باراناوی هەیە پرسیارێکی زۆر گرنگە چونکە با بڵێن ئەمن کە ئەو سیستمەمدانە وەکو تاقیگەیەک بۆ خۆم دامناوە بۆ چەند کەسی تریش دامناوە بۆ نزیکانی خۆم بەڵام وەک دۆست و کەسیش سفادیان لێ کردووی بەڵێ ئەوە ماڵی براکم هەر نزیکە لە خۆمان ئەویشم داناوە زۆر کەسی تریش ئەوانی لە خۆم نزیکن بەڵام وەکو وەرز باشترین وەرز کە ئیسیفادەی لێ بکەین هاوینە نەک لەبەرەوەی زۆر گەرمانە لەبەرەوەی ڕۆژەکەی درێژە PV لکێنراو بە تۆڕی کارەبای نیشتیمانی و سیستەما زیاتر لە وڵاتە پێشکەوتوەکان بەکاردێ لە هەرێمی کوردستانی جێستا کاری لەسەر دەکرێت هەر ماڵێک یان دامەزراوەیەک کە سیستەمی بەرەمێنانی کارەبا بە وزەی خۆردا دەمەزرێنێ پێوەرێکیشی لەگەڵ دەبەستێ پێشەوەی بچێتە ناو تۆڕی کارەبای نیشتیمانی لەو کاتانەی کە ئەو ماڵە پێویستی بە کارەبا نییە یان لە ماڵ نییە سیستەمەکەی کەوا کارەبا بەرهەمدێنێ و لێی زیادە ئەوە تێکاڵ بە تۆڕی نیشتیمانی دەبێ و بەپارە بۆ خاوەن ماڵ هەژمار دەکرێ لە ڕێگەی پێوەرەکەوە هەموو مانگێک کە بسوڵەی کارەبای نیشتیمانی بۆ ماڵەکە دێت یان لە حسابی بانکی لێ وەردەگیرێ بڕی ئەو پارەی بۆ دەگەڕێنرێتەوە کە کارەبای بە حکوومەت فرۆشتووە لە ڕێگەی ئەو سیستەمەوە هاتوونەتە یەکێک لە قوتابخانەکان لە 108 عنکاوە قیاساتی وەژۆر لە ئێستادا تیمی بەڕۆبەتی وزە نێبووەکان سەر بە وەزارەتی کارەبا لەسەر فەرمانی وەزیری کارەبا سەرقاڵی چاکردنەوە بەگەڕخستنەوەی دووبارەی سیستەمەکان کاک لوقمان 379 ڤۆلت 385 ئەو سیستەمە ماوەی ساڵ کاری کرد تقریبان زیاتر لە 2 ساڵ ئێستا سیستەمەکەمان وەستاوە پێویستیشی بە چاکردنەوەی بەڕێز و سوپاسەوە تەبعاً لەلایەن جەنابی وەزیر گوژمەیەکی تایبەت تەرخان کرا لۆ چاکردنەوەی سیستەمەکە ئەو سیستەمەکە ئێستامە چای دەکەینەوە هەر بە ستافی بەڕێوەبەرایەتی و زەنێوبەکان ئەندازیاران و تەکنیکارانی خۆمانن هیچ کۆمپانیایەک یان کەسێکی تر نییە کە هاوکاریمان بکە ئیشەکان هەموو خۆمان دەیکەین ئەمە دیزاینێکی تازە سیستەمەکی تازە دەست پێ دەکەینەوە لەو قوتابخانەیە سیستەمە تازەکەی ئێستا ئێمە دەستمان پێکردیا لە جیاتی ئەوەی کە جاران 6 ئینڤێرتەر بوو ئێستا ئەمە 2 ئینڤێرتەری هایبریدمان دەبەستی هەرێکی بە کەپاسیتە 15 کیلۆوات سترینگەکانیشمان لە نوێەوە ڕیک خستیتەوە جاران عدەدی پەنەڵەکانمان جیاواز بوو عدەدی پەنەڵمان زیاد کردیا لەوەی بتوانین بە بەردەوامی ئەگەر پیسیش بێتە سەر پەنەڵەکان ڤۆڵتێکی کەم داببەزیتن یان ئەگەر بووە هەوریش دیسانەکەەوە بکەین ئەو ڤۆڵتی کە تەولید دەبی لە پەنەڵەکان بەشی ئەوە دەکا بستە ناو ئینڤێرتەرەکە و ئینڤێرتەرەکە کۆنڤێرتی بکە بیکاتە ئایسی لۆی بتوانێت بیناکە سوودی لێوەربگرن. ئەم سیستەمی قوتابخانەکە بەستراوە بە تۆڕی کارەبای نیشتیمانیەوە بگۆڕ یان ئینڤێرتەر دانراوە کە بریتە لەو ئەمریکا هەڵدەستێ بە گۆڕینی کارەبای تەزوەنەگۆڕ DC بۆ کارەبای تەزوو گۆڕا و AC و ناردنی بۆ ئامێرەکانی ناو قوتابخانەکە ئەم سیستەمە بە هاوڕێی ژینگە ناو دەبرێ دوورمان دەخاتەوە لە گازە زیان بەخشەکان. بەشدارین لە سەرپەرشتیکردن و چاکردنەوەی ئەو سیستەمە وزەی خۆر سوودێکی زۆری هەیە بۆ ژینگە و بۆ کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان هیوادارم زیاتر و زیاتر گرنگی بەو بوارە بدرێتن و زیاتر لە ڕێی بڵاوکردنەوەی ئەو ڕێپۆرتانە هۆشیاری بدرێتە خەڵک. لە ڕێگەی 24 پاتریەوە کە بە شێوەی سیستەمی 1 لە دوای 1 بەستراوە
وزەی کارەبا لە قوتابخانەکەدا بین دەکات. پاتری لەم سیستەمەدا بریتیە لەو ئەمێرەی کە هەڵدەسێ بە عەمبارکردن و هەڵگرتنی بارگەی کارەبایی لەو کاتانی کە خۆر بە دەرەوەی و شانە کارۆتیشیەکان لە پێداویستی ناوماڵ زیاتر وزە بەرهەم دێنن و لە کاتی شەودا وزە دەداتە ئینڤێرتەر و دەچێتە ئامێرە کارەباییەکانی ناوماڵ. پاتری باکاپ یەکێکە لە کۆڵەکە هەرە گرنگەکانی سیستەمی وزەیخۆر لە وڵاتی مە، چونکە لەبەرەوەی ئەمە قەتعمان هەیە لە شەبەکاتی نێت گرێت کە کاتێکە ڕئیسی کارەبا دەبڕێت ئەو ماڵانە لە هەمان کاتدا وزەیخۆر نەبێتن سود لە چ دەبینین لە باگاپی پاتری واتە لە قەبارەی پاتریەکەی کە دایناوە خەزانەی دایناوە پاتریانە سوودی لێ دەبینێت دووبارە ئەو ئینڤێرتەرە ئەمە بۆ تەحویل دەکاتن لە بۆ کارەبای ئەیسی سوودی لێ وەردەگری لە ئیشوکاری ماڵەوە. سیستەم عادەتەن لە دنیا کە دادەندرێت سیستەمی وزەیخۆر 24 ڤۆڵتیمان هەیە 48 ڤۆڵتیمان هەیە. سیستەمی ئەوەی کەمە ئێستا دامان ناوە ئیشمان لەسەر کردووە 48 ڤۆڵتیە. ئەو 48 ڤۆڵتیش تۆ دەتوانی 4 پاتری بینی کە هەر یەکیان 12 ڤۆڵت بی بە 4 دانە 48 ڤۆڵتی لە هەمان کاتیشدا کە وەکو وەزارەتی کارەبا کە ئەم پاتریانە ئێستا لە پشتەمن دانرا هەریەکەیان 2 ڤۆڵتە بە توانای 1200 ئەمپێر هەور زۆرەکەشیان لید ئەسیدی پێدەرێن OPZS کە تەمەنی ئەو پاتریانە بە بەراورد تەمەنی پاتریەکانی تەقلیدی لە بازاڕی زۆر درێژترە. وا دیارە لە ئێستادا بەشێک لە دامەزراوەکانی کردی تایبەتیش پێش بەم سیستەمە دەبەستن بۆ دەستکەوتنی وزەی کارەبا. هەر بۆ مەبەستا لە ڕۆژی 4 ئێلولی ئەمساڵ پرۆژەی بەرهێنانی کارەبا بە وزەی خۆر لە یەکێ لە قوتابخانە نێودەوڵەتیەکان لە هەولێر کرایەوە. ئەم پرۆژەیە بە توانای بەرهێنانی 200 کیلۆوات و 150 کیلۆوات پاتری جێبەجێ کرا و 600 پانێڵ لە خۆ دەگرێت و لەلایەن کۆمپانیایەکی ئەڵمانی دروستکراوە. لێرە کتێبخانە و هۆڵەکانی وانە خوێندن سوود لەم کارەبایە وەردەگرن بە هیچ جۆرێک بێجگە لە کارەبای نیشتیمانی پەنا نەبراوەتە بەر بەکارهێنانی مۆلیدەی گەڕەک و مۆلیدەی ئەهلی تایبەتی قوتابخانەکان بە هەمان شێوەش بەستراوە بە تۆڕی کارەبایی نیشتیمانیەوە بڕی هەرچەندێک لە کارەبالای ئەمانەوە بگەڕێتەوە دەبنە سوودمەند. ماوەی 2 ساڵە خەریکی دانانی ئەو پرۆژەینە و نزیکەی 2 مانگ دەبێ ئەو پرۆژەی کەوتۆتە کار بە نزیکەی 200 کیلۆوات بەرهەمی هەیە وەکو جێبەجێکردن و بە ستافی لۆکاڵ جێبەجێکراوە وەکو مەوادەکانیش هەمووی لە وڵاتی ئەڵمانیەوە هاور دەکراوە و لێرە بە ستافی لۆکاڵی جێبەجێکراوە. ئەم پرۆژەیە وەکو بەرهەمهێنان ئێمە لە ڕێگای سیستەمێکی تایبەتەوە لە ڕێگای سیستەمێکی تایبەتەوە دەتوانین بیبینین چەند ڕۆژانە چەند ئینتاجی هەیە ئەو پرۆژەیە و ئەو پرۆژێ لەگەڵ کارەبای نیشتیمانی تێکەڵ دەکاتن لە ماوەی ساڵێکدا 2 بەرامبەر ئەو کارەبایەکەوە قوتابخانە پێویستیتی بەرهەمی دەبێتن. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان خۆی 3 پرۆژەی دانانی سۆلاری هەیە بەڵام هانی چەندین پرۆژەی دیکەیدا و هاوکاری کردوون لەگەڵ کەسی یەکەمی وزە نوێبووەکان و شارەزای بواری سۆلار. لە وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان دەمەوێ وەڵامی کۆمەڵێک پرسیارم دەست بکەوێت کە زۆرێک لە وڵاتیان بە دۆیدا دەگەڕێن. ڕۆژ بە ڕۆژ زیاتر پرسیاری ئەم جۆرە وزەیە ئەکا پرسیارەکە سوودی چییە چۆن نتوانێت سوودی لێوەرگرێ. کۆمپانیا زۆر بووە لە ناو کوردستان کە ئەم بابەتە سیستەمانە بۆ خەڵک بڵێن ئەبەستن و تەرخانیەکەن بە بۆچوونی من ئەو بڵێن ئەو کولتورەش بەرەو زیادبوون ئەڕوا و بە ڕێژەیەکی زۆر بەرزیش. ئێمە چەند کارژمێنێکی زۆرە بەیەکەوەین لە شەوی ڕابردووە کە تا ئێستا ڕێگۆردی تیاکەین هەور بووە ئێستا کامانەوە گفتوگۆکەمان بکەین هەور و هەتاویەتەوە ڕۆڕەنگ لە ڕووی تەکنیکی چۆنێک گرفت دروست بکە. ئەم وزەی خۆر ئەگەر چووە ژێر هەورەوە سوود دێمێنێ بۆ سۆلار کە چووە ژێر هەورە و خۆری داپۆشی ڕێژەی بڵێن بەرهەمێنانی وزەی کارەبا لەم سیستەمانە زۆر کزە بێت. ڕێژەی چۆنەکە ینی ڕێژەی ئەو ڕێژەی کەمێنێ 100 بۆ 150ەیە ئەوەندە لە دەسەیات یعنی 185 تا 190 لە دەسێ ینی کەوتە لە وەرزی زستانە کە ئەگەر بڵین ئەگەر زستان وەرزێکی تەبیعی و سروشتی خۆی بێ زۆر بی کات هەور بێ باران هەبێ کەم ئەتوانرێ سوودی لێ ببین کەم ئەتوانرێ بەڵام وەرزی یان بڵێن هەر کەشوهەوای کوردستان
بەرەو وشکی ئەڕوا ئەمە تقریم 10 ساڵ لەوانێ 20 ساڵی ڕابردوو تەسەوەرەکەم 20 ساڵی داهاتوش هەر لەم بابەتە کەش و هەواوە بێ وشکایی زۆر بووە ڕۆژانی خۆر زیاتر بووە ڕۆژانی هەور کەمتر بووە مانایە سوود لەم وزەیە زیاتر وەرەگیرێ چونکە ڕۆژانی هەور کەمتر بووە وشکە ساڵی زۆر ناخۆشە بۆ زۆربەی خەڵک بەڵام بۆ وزەی خۆر باشترە هێواداری وان نەبێ بەڵام بۆ ئەم جۆرە پرۆژەیە بۆم جۆرە پرۆژانە هیوا لەسەر خۆرە هیوا لەسەر خۆرە لەسەر ئەو تیشکی خۆرێ بەڵێ ئەم جۆرە پرۆژانە حەزەکە ماڵاتیژە و شتە بزانێ ئەم جۆرە پرۆژانە ئەم جۆرە وزەیە هیچ پەیوەندی بە گەرماوە نییە بە ڕووناکیەکەش نییە بەڵکو بە تیشکی خۆرەکە ئەو تیشکە خۆری کە ڕاستە و خۆ لە خۆرەوە ئەچێتە سەر پەناڵەکان ئەوەیە کە ئەبێ بە وزەی کارەبا بۆیە هەوریشکەیەتە بەردەم خۆرەکە بەرهەمهێنانی کارەباکە کسترە منتوانم لەمسی بکەم ئەتوانیت زۆر باشە ئەم خۆڵ و تۆزە خەڵکێک لەوە ترسێ ئەڵێ لە کوردستانە بەگشتی ینی ئێستا ڕەشەبا هەولێریشی گرتوێتەوە زۆر جاران وابزانم وانە بوو کەشوها گۆڕاوە لە سلێمانی ڕەشەبا هەر زۆر بەهێز بوو بۆ ناسراوە ئەم تۆز و خۆڵەکە ئەنیشی خەڵکێکە ترسێڵێ بەردەوام ئاوایە چۆن پاچی بکەنەوە تا ئەش بینین تا ڕادێک سەختە ئەنی ئەسکە لێوێ کۆمەڵە شتێوێت و بۆی پاچی بکەیتەوە خەڵک لەمە بترسێ چەندێک فەرقەکە گەرەمە ئاوا خاوێن بێ ڕانکەی دەرکەوێ یان نەخێر ئاوە خۆڵاوی بێ خۆی باشترە ئەگەر ئەم سیستەمانە مانگی جارێک دوو مانگ جارێک پاک بکرێتەوە پاکردنەوەکەیشی زۆر ئاسانە تەنانەت تۆزێ ئاوێک و پەڕۆیەکی تەڕ یان شتێک لەو بابەتە وەکو چۆن جامی سیارە پاکرێ بە هەمان شێوە توانی ئەم پەناڵانە پاکری و هیچ مەترسیشی نییە خەڵک بترسێ دەسی لێبایان کارەبا لێبا ئەو جۆرە مەترسیانەی نییە بەڵام کە ئاوا بە پیسیش بمێنێ و بەو تەپ و تۆزیە ئاوە بۆ مەزەری کە جەنابەت ئیستا ئیبینیت ئەوە مانای نییە کە سیستمەکە لە کار کەوت ئێمە لە سیستمەکانی خۆمان کە هەمانە لە وەزارەتی کارەبا بە شێوەیەکی بڵێن ئاوا تەپ و تۆزاوی بڵێن وزەکەمان قیاس کردووە و دوایی پاکمان کردەوە هەمان شێوە قیاسێکی کەمان کردووە لە هەمان کاتی ڕۆژە و لە هەمان بڵێن ڕێژەی خۆریشە ئەو فەرقە لە بینی پەنەڵەکە کە پیسە و پەنەڵەکە لە پاکە ڕاستە هەیە بەڵام زۆر نییە مانایەوەیە ڕێژێ لە ساعت چەند فەرق تقریباً 120 تا 20 تۆزێک زیاتر تۆزێک کەمتر فەرقەکە خاوێنی و چەند پیسیشە تەبان ئەگەر زۆر پیس بێ ئەگەر کەم پیس بێ ئێستا هاوڵاتیەک گوێ لە من و جەنابتە ئەمان بینێ لە تەلەڤیزیۆنەوە ڕەنگە و پرسیاری بۆ دروست بێت چەندێک ئەتوانێت چیدا بنێ 20 ئەمپێر 25 ئەمپێر کارەبای باتێ هەنێ لە پێداویستیە سەرچەکانی خۆی پێ هەڵبکە لە سەلاجێ لە هەر شتێکی دیکەیە چیدا بنێ و چەندی تێچێ هەمە گرنگە بۆ خەڵک بڵێ خۆی هەموو هاوڵاتیە دەتوانێت سوود لێوەرگێرەوە هەموو هاوڵاتیە دەتوانێت داینێ تەنانەت تۆزێک ڕوبەرێکی هەبێت لە سەربانەکەی لە حوشەکەی لە حەدیقەکەی لە گەراجەکەی لە هەر شوێنێک کە سێبەری نەبێ و خۆرەکە ڕاستەوخۆ لە پەنەڵەکان تەبان پێویست ناکە ئاوە گەورەش دایبنێ ئەمە بۆ قوتابخانەیەکی گەورە و کە بەشێ وتمان لە کارەباکەیشی ئەچێتە ناو تۆڕی نیشتمانیەوە بەڵام بۆ هاوڵاتیەک بۆ ماڵی خۆی بۆ ئەتوانێت تەنانە دەتوانێت تقریبان 4-6 پەنەڵدا بنێ بای ئەوە کارەبای دەسەکەوێ کە لە خەتی مۆلیدەکەی ناوگەڕەکەەکەی نەجاتی بێ ئەو خەتەی کە ماگانە پارەی لەسەر ئەیە کە مۆلیدەکەش خۆمان زین چەند ژینگە پیسەکە هەم ژینگە پیسەکە هەم پارێشی بۆ گەڕێتەوە یەک مەسرەفیشەکە یەک جار مەسرفەکە باشە چەندێکی تێچێ بە پێشبینیەوە چەندێکی تێچەوە ڕاست ئیشی کۆمپانیاکانە ئیشی ئێمە زانیاری بەڵام ئێستا سیستەمی بچووک هەیە کە کواڵیتیەکەی خراپ نییە لە بینی 2000-3000 دلار تقریبا شتێکی باش دەست ئەکەوێت کە هاوڵاتی بتوانێت سوودی لێ کۆمپانیایەکی تایبەتی بواری دانانی سۆلار وەک یەکەمین کۆمپانیا لە سەرتاسەر عێراق لەسەر هاوکارەکانی وڵاتی چینی میلی بە سەرپەرشتی ڕاستەوخۆی کۆنسڵخانەی چین لە هەولێر هەڵسا بە دانانی تۆڕی ڕووناکی بە وزەی خۆر لە جۆری لیدی زیرەکی هەشتاواتی بە توانای ڕووناکی 9600 لومنیس بۆ شەقامی هەڵەبجە و فلکەی شێخی چۆڵی لە هەولێر کە تەنیا 5 کاتژمێر شەحنی پێویستە لە ڕۆژدا و 12 کاتژمێر کار دەکات لە شەودا بە کواڵەتی بەرز دروست کراوە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. ئێوارەی ڕۆژی 25 ئۆکتۆبەر و لە مەراسیمێکدا کاری پێکرا هەمووانی ڕووناکردەوە.
بە ناوی پارێزگای هەولێر بە ناوی حکوومەتی یاریمی کوردستان سوپاسی کنسوڵیەی چین و حکوومەتی چینی دەکەین کە پەیوەندیەکان و هەماهەنگیان لەگەڵ هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزدایە. بەرپرسانی کۆمپانیاکە دەڵێن ئامانجیان ڕووناکردنەوەی گشت شەقامەکانی کوردستانە بە وزەی خۆر و ئامادەن ئەو کارە بۆ تەواوی شەقامەکان ئەنجام بدەن. ئەسان بە جێبەجێکردنی دانانی تۆری ڕووناچی لە شەقامی هەڵەبجەی هەولێر و فلکەی شێخی چۆری کە بە وزەی خۆر کار دەکات پێویستی بە هیچ سەرچاوێکی کارەبانیە جگە لە تیشکی خۆر کە لایتەکانمان 80 واتە 9600 لومنسە و پەنەڵی وەرگرتنی تیشکی خۆری لەگەڵدایە کە بە قەبارەی 150 وات و 3 ساڵ زمانی لەگەڵدایە ئامانجمان ڕووناکردنەوەی شەقامەکانە بە وزەی خۆر. ئەو کارەبایی کە لە جادەکان لە بۆ شەقامەکان دابین کرای ئێستا بیدەن بە ماڵەکان یان لە بۆ شوێنی زەرورتر جادەکانی هەولێر دەتوانین بە هەموو کوردستان نەک هەولێر بە تیشکی خۆر کار بکات. لەگەڵ وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمانە و ڕۆژەی کە وێزگەی 132 کەیڤ بە داوای نوێ دەکرێتەوە و بەهۆیەوە 189 مێگاوات کارەبا دابەش دەکا و بارگرانی سەرژمارێک لە وێزگەکانی وەک هاوکاری، ڕۆشنبیری، فەرمانبەران و هەناسیتی و کارێزان دەکات، پلانمان داناوە پێکەوە گفتوگۆ لەسەر بەدەزێنانی وزەی کارەبا بکەین لە ڕێگەی سۆلار و تیشکی خۆرەوە بەپێی بڕگەی 13 لە ماددەی 4 یاسای ژمارە 6 ئەموارکراوی ساڵی 2021 وەزارەتی کارەبا بەڕوونی ئاماژە بۆ ئەوە کراوە کەوا کاری کڕین و فرۆشتن و لێدەرکردن مەخاسسا بۆ وزەی کارەبا و بەپێی پێویست بۆ بەرژەوەندی گشتی ئەنجام دەدرێ. واتە وەزارەتی کارەبا بڕی وزەی بەرەماتووی سۆلار و تیشکی خۆر هی ماڵان و شوێنە گشتی و تایبەتیەکان دەکڕنەوە بەو مەرجەی بەسترا بێتەوە بە تۆڕی نیشتیمانی کارەباوە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 14مین وێزگەی کارەبا کرایەوە لەگەڵ جەنابی وەزیری کارەبا بەڕێز کاکەمال محەممەد گفتوگۆ ئەم جارە لەسەر وێزگەی کارەبا ناکەم لەسەر سۆلارەکەین وزە نێبووەکان ئەوەی کە لە تیشکی خۆرەوە بەدەستێت. جەنابی وەزیر سڵاوت لێبێ یاسای ژمارە 6 هەموارکراوی وەزارەتی کارەبا لە ساڵی 2021 تا چەنە کار ئاسانی کردووە و هەندانی تایە بۆی خەڵکانێک تیشکی خۆر بەکاربێن بۆ وزەی کارەبا و سۆلار بەکاربێن. بله طبعا یاسا وزارت یا پیشتر ژمارە 5 بوو 2006 یعنی بەری 15 ساڵە بوو توی وەختی دا چێ بیت ئەف تەکنۆلۆژیە وەکو وزەنەوە بەکان و ئەوە احتیمام پێ نهات بودانان هەر بەحث تێدا نەهات بووکردن لەومە مە پشتی و ئەف یاسا وەزارەتێ مە هەموار کرد مە مافدایە هەر هاوڵاتیەکیان هەر جهێکی بازرگانی پێشەسازی بخوا هەکە بەرهەمێنان وزا خۆرداینە ئەم شێن مەقاسێ بۆ بکەن یعنی بۆ نمونە بەری چەندەکە یەکش مستثمرتمە 1 مێگاوات دەڤەرا سۆران کارە وزا خۆر پێکی نابوو پێتویەت جهێویک و ڕستورنتێک بوو و چەند جهێت بازرگانی 305 کیلووات ئەوە دا شەبەکێک و 605 کیلوواتت مینیت چێت بیتە لە هەولێر پرۆژە هەبن مە ئەلڤێرێ مەقاسە بۆ پێکردیانی ئەمێت بووینە ڕێخۆشکەرێک و ئەو وزا زێدە لێرێ ئەم جهەکی دیترێک و ئەف هاوڵاتی ئەستیفادە لێ بکات لەومە ئەوە پشتیک و ئەف یاسا هاتی هەموارکردن ئیقبالەکە ئێکجار باشی هاتیە سەر بابەتی وزا خۆر وەکو هاوڵاتی وەکو جهێت بازرگانی وەکو پێشەسازی و تەنسیقەکە باش بەری دو ڕۆژە مەسەردانە دەستەوە بەرهێنانجی کردی کو چەندین ئەو مەخازنێت مەزن کول سەربانی وان ئەوە بێنەدانان و پرۆژێت استیسماری داژی یعنی وەکو مەرجێک هەبیت هەندێکیش کارەباخوا شوزا خۆر بینن یعنی ئەوێ ئیقبالەکە باش یا سەرهاتیەکردن و ئەم تەوەقعتکەن ڕۆژ بۆ ڕۆژێ ئەوە دێ بەرفەرەترجی لێ. هەوڵەکان بۆ پشتبەستن بە وەزە نوێبووەکان و لە نێویاندا سۆلار بەردەوامی هەیە. لە ماوەی ڕابردووشدا لە 6 دەی 2021 لە بەغداد عێراق و ئیمارات گرێبەستێکیان واژۆ کرد بۆ دروستکردنی 5 وێزگەی بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی تیشکی خۆرەوە کاتێک ڕا 1000 مێگاوات کارەبا بەرهەم دێنن. لەم کاتەدا عێراق و هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانی 16000 مێگاواتی کارەبایان هەیە کە زۆر کەمترە لەو 24000 مێگاواتەی کە خەڵکەکەی پێویستی پێێتی.
لە کاتێکدا کە ژماری دانیشتوانی بە خێرایی لە زیادبووندایە و نەتەوەگرتوەکان دەڵێ تا ساڵی 2050 دوو هێندەی ئێستایی لێدێت. لە کۆتاییەم پرۆگرامە بۆ گەیشتین هێشتا دانانی سۆلار تاقە شەمسی لە سەربانی ماڵەکان لە شوێنە گشتی و تایبەتیەکان نەبوو بە جۆرێک لە کللتور بە ڕێژەیەکی زۆر بەرفراوان دانێنراوە بۆ ئەوەی وزەی کارەبای لێوە بەدەست بهێنرێ. هەروەک ئەوەی ماوە بوترێت ئەوەیە کە هەموو وزەکان لەسەر ئەم گردونەدا کۆتایی دێت تەنیا وزەی خۆر نەبێ کە لە کۆتایی هەموو کۆتاییەکان ئەویش دوجار خامۆش دەبێت. تا بەڕامێکی دیکە هەموو لاگ لە خۆشیابن.